گەنجێکی خۆبەخشی قەزای پشدەرە لە بری حکوومەت هەستی بە بەرپرسیارەتی کردووە و چاڵ و چۆڵی شەقامەکانی سنوورەکەی پڕ دەکاتەوە. خالید دەڵێت وەک کارێکی خێرخوازی و مرۆیی لەسەر ئەرکی خۆی هەستی بە بەرپرسیارەتی کردووە و هەستاوە بە ئەنجامدانی کارەکە. چیرۆکی ئەنجامدانی کارەکەشی بۆ پێیان باز دەکات کە چۆن بە شەقامەکەدا ڕەت بووە و هەردوو تایی پاسکیلەکەی تەقیوە. ومن تقریبا ماوەی 2 ڕۆژە کە ئیش لەو پرداکەم بە ئومێدیەوەی کە بتوانم بەشێک لە ئاستەنگەکانی هاوڵاتیان کە جێبەجێکەم ئەم چاڵ و چۆڵانی ئێرەکانە کە پڕکەمەوە. ئەوەی کە گرنگ و سەرەکەیشم زانیوە کە ئێرەکانە خۆم پاسی سوارم من زوو دەڕۆم بۆ لای دەربەندەوانە سوفێرەکانە کە ئێوارەی بوو گەڕامەوە لێرەکان تووشی ئەم چاڵانەی ئێرەکانە ڕگەم وسەری تووشیانم کە لەوێ هەردوو تام تەقی هەردوو لەگەڵ تەقیدی لەو کاتەوە کە بڕیارمدا هەرچی چاڵ بێت کە لە سنووری قەڵازێەوە تا دەگاتە دەربەندی چاشکەم نەک ژاراوە هەتا دەگات سنووری دەربەندیەوانە چاشکەم ئینشاءڵڵا و زۆر سوپاسی بنکەی مروری ژاراوەش دەکەم کە بۆ پێدانی ئەم پسپۆرانە و ئەم برایش کە ئەم ڕۆژەماندا هاتووە هاوکارمان بووە. هاوڵاتیان و شۆفێرانیش دەستخۆشی لەو گەنجە دەکەن و دەڵێن بەکارەکەی ئاستەنگی هاتوچۆی شۆفێران کەم دەکاتەوە. کارمەندێکی پۆلیسی هاتوچۆش دەڵێت زۆر جار بەهۆی ئەو چاڵ و چۆڵانەوە ڕووداوی هاتوچۆ دروست بووە و قوربانیشی لێ کەوتووەتەوە. هەڵبەتەم دەستخۆشی لەو برادەر دەکەم کە لەسەر ئەرکی خۆی ئەو سەربردە چاک دەکات چەندە ئیشی وینێکی حکومەتە بەڵام لە غیابی نەبوونی حکومەت مەجبور خەڵکە بۆ خۆی دەستی داوەت یا ڕێگا لە دەربەندی بۆ ژاراوەی زۆر وێرانە زایدێن لە ژاراوی بۆ قەڵازەی ینی چاڵێکی زۆری تێدا من لام سەیرە و مەسوولانەکە ئێنێرە بۆ خۆیان سارەی مۆلبەرزیان پێ و هەڵبەتەن چاڵەکان ناخوێنیتەوە بۆیە ئەو چاڵان چاناکەن دەناوە نزیکی بۆ 10 ساڵ 2 ساڵ دەبێت بە تایبەتی لە پشدەر هیچ پرۆژەیەکی وا نەکراوە کە خەڵک دەستخۆشیان لێ بکە. بەڕاستی گرفتێکی زۆر و ڕۆتێکی زۆر لێرە دروست دەکات لە سەپردەکەی چەندان جار ڕووداوی هاتوچۆ ڕووی داوە لێرە ئێمە هاتوین بۆی ڕووداوەکان کۆنتترۆلکەین بەڵام دووبارە دەبنەوە بە بەردەوامی. بەڕاستی ئەوەی ئەو وەستە خالید دیکە کارێکی مرۆڤانەیە کارێکە بە هەموو کەس ناکرێ کارێکە دەبێت جێگای دەستخۆشیە. بەهۆی خراپی ڕێگاوبان و دروستبوونی چاڵ و چۆڵێکی زۆر لە نووری ئیداری ڕاپەڕین و پشدەر ئاسەنگی زۆری بۆ هاوڵاتیان و شۆفێران دروست کردووە. بەڵام خالید با پڕکردنەوەی بەشێک لە چاڵەکان بەشێک لە ئاستەنگی شۆفێرانی کەم کردوێتەوە لە بری حکوومەت هەستی بە بەرپرسیارەتی کردووە. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام قەزای پشدەر.